سەرباریەوەی حکوومەت یاریمی کوردستان مەلەکردنی لە شوێنە مەترسیدارەکان قەدەغە کردووە و لە جێگا قوڵەکانی چەم و ڕووبارەکان چەندین تابلۆی ئاگدارکردنەوەی داناوە، بەڵام خەڵکی بەمبەستی خۆفێنکردنەوە بێ گوێدانە بڕیارەکان مەلە دەکەن، بەوە ژیانیان زۆر جار دەکەوێتە مەترسیەوە. هەرچەندە لەو شوێنانەی کەمەلەی تێدا قەدەغە نیە، بەهۆی ژمارەی کەمی تیمە مەلەمانیەکان نەتوانراوەکو پێویست تیمی بەردەوام لەو شوێنانە جێگیر بکرێت. لێرانە خەڵکی شارەزا هەبووە کە مەلەوان زان بووە لە شارەکان هاتووە، لێرانە مەلەوانی کردووە و خنکاوە بەهۆی ساردی ئاوەکە و بۆی تیژی ئاوەکەەوە ئاوکە زۆر سرعات و سەریع ئەوە جێیەکانیش تا شوێنەکانی فەرقی هەیە، شوێن هەیە قوولە لە بستێکەوە یەکسەر قوڵە بێ کاچیتە ناوی لەوانێت تەنک بێ سەرەتاوە بزانی، بەڵام قوولە بێ و ئاوەکە بەهۆی سەریعیەوە ناتوانانی مەلەی یا بکەیت. پارکەکان هەرچەندە تابلۆی تایبەتی لێدراوە کە مەلە بەموو شێوەیە قەدەغەیە، بەڵام کە خۆیان مەلاگەن پەرپرسن لە خۆیان، چونکە ئاوەکە زۆر ساردە و جاری وا دەبێتە هۆی وەستانی کلیە، ئەوەش کارەساتی ناخۆشی لێ دەکەوێتەوە بۆ شارەکەمان. داواکارین بە هەموو شێوەیەک ئەو کەسانی کە مەلەوانی نازان ڕوو نەکەن ئەم زێرە. تیمەکانی بەرگری شارستانی کۆی سەرباهولێر تەنها دەتوانن بە شێوەی گەڕۆک شوێنە قوڵ و مەترسیدارەکان بەسەر بکەنەوە، بە گوتەی خۆشیان ڕۆژ نییە خەڵکی لە خنکان ڕزگار نەکەن. ئێمە وەکو تیمەکانی مەلەوانی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی قەزای کۆیە بەردەوامین. ئێمە خۆتان دەزانن کە لەگەڵ هەڵکشانی گەرمە گەشتارێکی زۆر ڕوو لە ناوچەکەمان دەکا، بۆیە ئێمە بەردەوامین لە ئەوەی کە ڕێنمایی هاوڵاتیان دەکەین کە نزیکی ئەو شوێنانە نەکەونەوە کە شیاونین بۆ مەلەکردن، و ڕێنمایی بە بەدام ڕێنمایی ئەو کەسانە دەکەین کە دێن بۆ گەشت و گوزار، پێیان دەڵێن کە توخنی ئەو شوێنانە ئاگاداری منداڵەکانیان بن و توخنی ئەو شوێنانە نەکەونەوە. بە گوێرەی ئامارێکی بەرگری شارستانی هەرێم لە ماوەی 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا 2062 ڕووداوی جۆراوجۆر لە هەرێمی کوردستان ڕۆیان داوە، لە نێویشیاندا 31 حاڵەتیان خنکان بووە، بەڵام ئامارەکان لە دوای مانگی 6ەوە زیاتر ڕویان لە بەرزبوون کردووە بەهۆی بەرزی پلەکانی گەرما کە خەڵکی پەنا بۆ مەلەکردن دەبن. حکوومەت یاریەم هەرچەندە مەلەکردنی لە زۆرینەی شوێنە مەترسیدارەکان قەدەغە کردووە، بەڵام نەبوونی سزا وای کردووە خەڵکی لە شوێنە مەترسیدارەکان مەلە بکەن و ژیانیان بخەنە مەترسیەوە. دیار جەمال دەنگی ئەمریکا، تاق.